ئەوی هەرمابوو لەبەرە دەما خواردن نەمارەژ مساعدەی خۆمان دەکرد. عەزیز تەواوی دوکانەکانی سوتا بوون و وەکو خۆی دەڵێ نزیکەی 40,000 دۆلار زیانی بەرکەوتووە. بەو هۆیەشەوە ماوەی ساڵێک بێکار بووە کەچی حکوومەت تەنیا بە 7 ملیۆن دینار قەرەبووی کردووەتەوە. نزیکەی 3 تا 4 دەفتەرم مارم سوتا. قەزی قەرەبووش ئەوانە گۆتان قەرەبووش جوانیە هەنیە دوایە وەکو یارمەتیەک ئەمن هەر چا دوکانی عەبوونیە ئەندامێ. قەرەبووکردنەوەکە بە شێوەیەکی دادپەروەرانە بوو. نەعەدالەتی لە لوزنەی بازاڕیدا و بەڕاستی حکومەت دوای دانابوو دوکانی حافظەی دوکان 5 ملیۆن داتێ بە دەستکاریکردنی لە جەماعەتی بازاڕی ئەوەن دەستکاری وەسعەکەیان کرد بەڕاستی ئەی مەقسەدیان بوو لۆیان دانەوە ئەو مەقسەدی وەژبوو ئەوی دەستی لەگە هیچ نەبوو ئەویان کردەوە. کەوسەر ئامۆزایەکم دیدار یەکێکی دیکەیە لە خاوەن دوکانە سوتاوەکانی بازاڕی قەیسەری و دەڵێ پێش سووتانی بازارەکە خانووی خۆم هەبوو بەڵام ئێستا لە خانووی کرێدام و بە قەرز کاڵای دوکانەکەم داناوەتەوە. توان هەبوو 2 ملیۆنی وەگرت توانە و 5 وەگرت توان هەبوو 10 وەگرت توان هەبوو 20 ملیۆنی وەگرت ئەمن یەک لەوان 10 ملیۆنم وەگرت لە توانێ تقریبان باوی 55 ملیۆنی ئەشیام سوتا لەناوتوانێ بەڕاستی کە دڵم خۆشە هاتمەوە سەر کاسبی خۆم زۆر شتە بوو لە بیرم کرد کە هاتمەوە سەر توانێ. شەوی 5 2024 ئاگر لە بازاڕی قەیسەری هەولێر کەوتەوە و لە ئەنجامدا 270 دوکان سووتان لە تەمموزی هەمان ساڵدا دەست کرا بە نۆژەنکردنەوەی بازاڕەکە و ماوەی ساڵێکی بۆ دیاری کرا. پارێزگاری هەولێریش دەڵێت ئێمە کەمتر لە وادەی خۆی توانیمان بازاڕەکە نۆژەن بکەینەوە و قەرەبووش بدەین بە کاسبکاران. بەر لە ماوەی دیاریکراوی کە لە بۆ نۆژەنکردنەوەی بازاڕەکە دیاریکرا بوو کە هێشتا ماوەکەی ماوە ئەوە چەند مانجێکە بەشێکیان دوکانەکانیان ڕادەستکراوە بەشەکەی دیکەش کە ئێستا ڕادەستیان دەکرێتەوە بە بڕێک پارەی دیاریکرا و هاوکاری کران ئەویش لە 2 ملیۆن دینار کەمتر نەبوو و زۆرترینیش کە هاوکاری کرایە 20 ملیۆن دینار هاوکاری کرایەوەتە لە نێوان 2 ملیۆن تا 20 ملیۆن دینار هەر دوکاندارێک بە پێی خەملاندنی زیانەکانی کە قەبارەی زیانەکەی چۆن بووە هاوکاری کرایە. سەرڕای نۆژەنکردنەوەی بازاڕی قەیسەری هەولێر بەڵام تاوەکو ئێستا بەشێ لە دوکانەکان ئاوا بەداخراوی ماونەتەوە. بەشێ لە دوکاندارەکان کاسبکارەکانی بازاڕی قەیسەری دەڵێن خاوەن دوکانەکان پێیان گوتوین دوای نۆژەنکردنەوەی بازار ئیتر کرێی دوکانەکەشتان لەسەر گران دەکەین. ئەوان دەڵێن ئێمە زەرمەند بووین بەڵام حکوومەت وەکو پێویست قەرەبووی نەکردینەوە. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.